إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، ئەمڕۆ باسی فەرزێک لە فەرزەکانی ئیسلامەکەین کە فەرزێکی زۆر گرنگە لەسەر دانە بە دانەی مسلمانان فەرز کراوە، لەسەر دەوڵەمەند و دەستڕۆیشت و هەروەها لەسەر هەژار و نەدار. وەکو زەکات نییە و وەکو حەج نییە تەنها دەستڕۆیشتەکان فەرز بێ لەسەریان، لەسەر لەش ساغ و لەسەر نەخۆش، وەکو ڕۆژوو نییە تەنها لەسەر لەش ساغەکان فەرز کرابێ، لەسەر نێر و لەسەر مێ، وەکو جیهاد نییە تەنها لەسەر نێرەکان فەرز کرابێ، لەسەر کەسێک لە ماڵا بێ و لەسەر کەسێکیش کە مسافر بێ، وەکو ڕۆژوو نییە تەنیا لەسەر ئەوانە فەرز بێ کە لە ماڵان. لە کاتی ترسا و لە کاتی جەنگا و لە کاتی ناڕەحەتترین ناڕەحەتیەکانی ژیانە هەر فەرزە، و لە کاتی ئەمن و ئاسایش و خۆشیە هەر فەرزە. بە هیچ شێوەیەک ئەم فەرزە لەسەر مسلمان ناکەوێت، لە هیچ حاڵەتێکە، لە هیچ ظروفێکە، حتا وەکو ئەو کاتەی ژیری و عەقڵی ئینسان مابێ، یعنی تا هۆشی لە لای خۆی بێ، ئەم فەرزە لەسەری، با هەموو جەستەشی لە کارکەوت بێ. ئەمەیە کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ قڕەتی عەینی منە، واتە بیلبیلەی چاوەکانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. ئەویش بریتیە لە نوێژەکان. خۆشەویستەکانم، بریتیە لە نوێژ دووهەم ڕوکنی ئیسلامە لە گرنگیە لە پاش شایەتمان، بەڵکو کۆڵەکەی سەرەکی ئاینی پیرۆزی ئیسلامە. ئینسانی مسلمان بەیانی کە ڕۆژ ئەکاتەوە بە نوێژ دەست پێ ئەکا و ئێوارەش کە کۆتایی بە ڕۆژەهێنێ بە نوێژ کۆتایی پێ ئەهێنێ. خوای پەروەردگار کاتێ باسی سیفەتی ئەو ئیماندارانەمان بۆ ئەکا کە سەرفرازن، کە بەختەوەرن، کە براوەی دنیا و ئاخیرەتن، بە نوێژ سیفاتەکانیان دەستی پێ ئەکا و هەروەها کە کۆتاییشی پێ ئەهێنێ بە نوێژ کۆتایی پێ ئەهێنێ. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. ترصيفات كان يعني باسا كانت تالك وتايا أفرمي والذين هم على صلواتهم يحافظون، يعني أوانيك لن يوجكان يعني خاشعا لكوتايشا صفاتي كي زور باسا كاو باشان أفرمي وأوانش كبردواما پارێزگاری لە نوێژەکانیان ئەکەن. بەڕاستی ئەوانە واریثن، ئەوانە ئەبن بە میراتگیر. بە میراتگیری چی؟ بە میراتگیری بەهەشت. الذين يرثون الفردوس، کە خۆشترین شوێنەکانی بەهەشتە، هم فيها خالدون، بە هەتاهەتایی تایە ئەمێننەوە. نوێژ پەیوەندیە لە نێوانی تۆ و پەروەردگارە بەڕێزان. ئەوانەی کە پەیوەندیان نەبێ لەگەڵ خوایە بەڕاستی مردون، وەکو جیازێک وایە کارەبای لێدا بڕێ و شەحن وەرنەگرێ. بۆیە حتا ئەو نوێژەی کە هەنێ خەڵک ئەیکا نوێژێکی مردووە، لە ڕاستیە هەر وەکو ئەو وایە نوێژ نەکەی. نوێژێک کە ڕەبتت نەکاتە خوای پەروەردگارەوە، کە هەموو جارێ بەرزت نەکاتەوە، ڕوحت بۆ لای خوا بەرز نەکاتەوە، توانی بڵێ نوێژێکی
بێکەڵکە خوا پەنامان بدە. نوێژ چێژە، مناجاتە، هەرچی چێژەکانی تر هەیە لە چاو نوێژە چێژێکی کەمە. نوێژ نور و ڕووناکیە بۆ دڵ و بۆ ڕوومەتی ئینسانی ئیماندار. نوێژ جەستەت چاکەکە وەکو چۆن ڕوحت چاکەکە. نوێژ دڵت پاکەکاتەوە، تاوانەکانیشت ئەسڕێتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەیەوێت گەورەی نوێژ بۆ سەحابەکانی باسکا و پیانە فەرمێ ئەگەر ئێوە لە شوێنێکە نیشتە جێبن ڕووبارێ بە بەردەم ماڵتانەتی ئەپەڕێ ڕۆژانە 5 جار، تۆ لەو ڕووبارە لەو ئاوا مەلەیەکەی خۆت ئەشۆی، ئایا هیچ چڵک بەگیان تۆ ئەمێنێت تۆ لە ڕۆژەکە 5 جار خۆت بشۆی؟ وتیان نەخێر ئەی پێغەمبەری خوا. فەرمووی دەی ئەوە نمونەی 5 فەرزەی نوێژەکانە. ئەگەر ئینسان بیکە پاکێکاتەوە لە گوناح، پاکێکاتەوە لە گوناح و دڵیشی پاکەکاتەوە، و دڵیشی پاکەکاتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئاوا گرنگی بە نوێژ داوە کە وەکو وتمان ئەڵێ بیلبیلەی چاوەکانم. هیچ شتێک ئەوەندەی نوێژ لای پێغەمبەر گرنگ نەبووە، هیچ شتێک. لە کاتی زۆر بێتاقەتیە داوای لە بیلال کردو، فەرمێتی بیلال زوو بانگ دە با ئیسراحەت کەین، با دڵەکانمان مرتاح بێ. بەڵام خەڵکێک هەیە کات نوێژەکان دێتە پێشەوە ئەڵێ زوو بەرماڵەکەم بێنن با نوێژەکان لە کۆڵکەینەوە. تەماشای پێغەمبەر بکە نوێژ چۆن کاریگەری لە ژیانیا هەیە و تەماشای ئەو کەسەش بکە کەوا ئەڵێ کە نوێژ هیچ کاریگەریەکی لەسەر نەکردووە. بۆچی؟ چونکە ئەم لە کۆڕێکاتەوە، بەڵام ئەم پێی مرتاحە بێ و خەم و خەفەتەکانی ئەڕوێنێتەوە کە لەگەڵ خوایە ڕەبتە بێ. خەڵکانێکی دێنە لای من جاری وا هەیە کێشەیان هەیە، کێشەی گەورێک داوا ئەکەن دوعایان بۆ بکەم، داوا ئەکەن چارەسەرێکیان پێ پیشاندەم. منیش زۆر جار پیان ئەڵێم ڕەبتی خۆت لەگەڵ خوایە چاککە، ئەو گلەیە لای من ئەیکەی لای ئەڵڵا بیکە. واللهی ئەڵڵا لە من بەڕەحەمترە بۆ تۆ، ئەڵڵا لە من بەڕەحەمترە بۆ تۆ. من هەرچیت بۆ بکەم ناتوانم ئەوەت بۆ بکەم کە ئەڵڵا بۆ تێکە. بۆیە ئەو داوایەی خۆت لە کاتێکە کە کەس نییە لە بەردەمیان ڕیا بکەی، لە شەوێکی درەنگە دەستنوێژێک بگرە و بچۆ بەردەمی خوای پەروەردگار و دوای ئەوەی کە نوێژەکەی دەستی زەلیلی بۆ لای خوا بەرز کەرەوە و داواکەت لە خوا بکە، عەریزەکەت بەرە خوای پەروەردگار. نوێژ ئەو ڕەبتەیە خۆشەویستەکانم. هەلە بەرەوەیە خوای پەروەردگار ئەفەرمێ لە قورئانە سوورەتی عنکەبوت ئاەتی 45 ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور ئەخاتەوە. دڵنیا بە ئەگەر نوێژەکەی تۆ لە خراپە و خراپەکاری بە دووری خسبێتەوە ئەو نوێژەیە کە ئیسلام لە تۆ ئەیەوێ. بەس ئەگەر نا بێرە خۆتا و بزانە نوێژ ناکەی، بزانە و بەس تەنها ڕیاضە ئەەکەیت و وەرزشەکەی. نوێژ سەرچاوەی هێزە، دوورخرەوەی ئینسانە لە تەمەڵی. خوای پەروەردگار ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا استعینوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. لە هەر کاتێکا بێتاقەت بی تۆ پەنا ئەبەیتە بەر نوێژ تا ئارامیت پێ ببەخشێ. نوێژ ئەبێتە مایە ئەوەی ڕزق و ڕۆزی بۆ ئینسان بێنێ. خوای پەروەردگار ئەفەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك الرزق نحن نرزقك والعاقبة للتقوى. سورة طه آية 132 أفرمي أمر بمالو من علاقات بك بنيوش كردن آرامي لسر بقرأو بردوان بيخرو بيريان بينش فرزة بيخرو بيريان زور اعتيادية هر فرزيك باني دا بلي من علاقان هلص نيوشا كانتان بكن هلص نيوشا كانتان بكن إيما داواي الروزي من لتو نكردو بروي إيشو كاسبي بكي راس أو فرزيك لفرزة كان بس أوها مشتيك نية أو أسبابك الرزق للاين خواوية إيما خومان رزقي توشدين خومان رزقي توشدين رزق جرنجة بلام نوج هزار قاتل سروي رزق جرنتلا بلكو أتوانم بليم نوج همو إيمانا همو أو إيماني كتو بريار أدي بيتنا يوا أو إسلامي كتو بريار أدي بيتنا يوا نوج همويتي نوج همويتي خواي پروردگار لقرآن بيروزا أفرمي لسورة البقرة آية 146 أفرمي وما كان الله ليضيع إيمانكم. أصحاب كان كاتي قبلة قورا لا بيت المقدس بو أم قبلة كإيست ياين هنديك لأصحاب كانوا تيان أي باشا أواني وان يوجيان برو أو لاكرت أي نيوجا كان يان تشي بيهات فوتيا تواو
أو نيوجان ما قبولنيا خواهي تعالى فرمي وما كان الله ليضيع إيمانكم هرگيز خواهي پروردگار إيمان كان تان نافوتين ليرا نيوجي بإيمان ناو بردوا چونك هرچي إيمان هي لحركاته لسكناته لقصو لديتي ضل ناو نيوجا كوبوتوا هر هموي لناو نيوجا كوبوتوا بويا نيوج إيمانه اوي نيوج بكا إيمان دار اوي نيوج نكا إيمان دار نيا لبرا وهر كسي نيوج بفوتين اخواي پروردگار افرمي او كسا مستحقي جهنم سقره ما سلككم في سقر برسيار لأهل جهنم كرائي وتشي خستانيا سقر وجهنم قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين ايما اوي خصماني سقروان نيوج نكردن بو نيوج معنا اكرد وزكاة معنا ادا خوابنا ممدا هروها خوي تعالى فرمي فخلف من بعدهم خلف لپاش ام ایمان دارا پیاو چاکانا ناوی بر لا پیغمبران دینی خوای پروردگار فلان ابراهیم و اسماعیل او پیغمبر مزنانه فرمي بداخه ولا باشي امان فخلف من بعدهم خلف اضاعوا الصلاه واتبعوا الشهوات فسوف يلقون غيا بداخه ولا باش اوهموا پیاو چاکانا کومل خلقك هاتن نيوجكانيان فوتان ارزوكاني خوانيان كرد نعوذ بالله خواو شوني كوتن شوني ارزوكاني خوان خوتن اوانا براسي توشي غي ابن غي يعني نقبتي وبدبختي وقرب سري وسزايكي زور بآزار حتى تنانت نيوش براينا اجر لكاتكاني خويا نيكيتو اهمالي تيابكيتو كم ترخمي تيابكي مستحقي اجري جهنمي فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ويل آزار النقبتي ودوليكي جهنم بو او كسانيه كل نيوشكاني انا كم ترخمن اي اجر اوانه نيكن خوابنا ممدا لبر او إهمالي كردن لنوجا قورترين نقبتي كانوا لصفاتي دورو منافقة كان وهي تعالى فرمي إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة أو أنا يعني خواب خلط يعني خواب أنا ممدا يعني خواب خلط يعني أو منافقان الصفات ينشيه إذا قاموا إلى الصلاة أجر هلسن بونش قاموا كسالى تملن بتمري هلسن بولا برخاتر جنكيان لبر خاطر من الله كان لبر خاطر خلق ليان لنا قبل وبو ديارنيتان لمزقوتا يراؤون الناس بوريائكن ولا يذكرون الله الا قليلا ذكر اخوانا كان مقر لكاتي تنغانونا راحتي كان يا كم شتي كانسان برساري اللي يكري خوش يسكن بيغمر فرمي صلى الله عليه وسلم لعمل كانت يا كم شت كمحاسبه لسرك النوجه اجر مزبوط يا بيغمر اخوا صلى الله عليه وسلم فرمي خير وبركته هرچی لدوایتی خیر و برکته اگر مضبوط نبی افرمی بگرم زان سنتی کردوا برگرم بزنم لم لولا نوجیه بوی پرکنوا فرزکانی بو پرکنوا ای اگر هر کم ترخمیت کرد به خو پنا من دایت به تمای خیر مبا بلام اگر نوجه کانت مضبوط بکردوا کانی تریشت مضبوط ابي یا کم شتی پیغمبر خو افرمی محاسبه انسانی لسر اکری نوجه کانه یکم شتێکیش دادگایی ئینسانی لەسەرەکرێ خوێنی مرۆڤەکانە خی پەروەردگار من و ئێوە لە خوێنی مرۆڤ بپارێزی زۆر خەتەرە بەڕاستی بۆیە ڕەسوول الله فەرموویەتی پەیمانی نێوانی ئێمە و لێوانی کافرەکان نوێژە هەر کەسێ نەیکا فمن تركها بەم لەفظە فمن تركها فقد كفر ئیمامی ترمذی ئەگەڕێتەوە ژمارە 2621 ئیمامی ئیبن ماجە ژمارە 891 إمام نسائي لجمارة 462 وألبانيش الله حديثك صحيحة وبيقمان حديثك صحيحة لمسلم شهاتوا لجمارة 82 بيغمر إخوة فرمي إن بين الرجل وبين الشرك والكفر ترك الصلاة لبين إخوة بنامدا إنساني إيمان دارو شرك وكفر وازينا لنيوش عبد الله كوري الشقيق كتلبي أصحاب كاني بيغمر بوا صلى الله عليه وسلم أفرمي الصحابة كاني بيغمر هيج كردوي كان بكفر نأزاني نوج نكرد النبي هيج كردوي كان بكفر نأزاني كإنسان كردوي أنواع كردوي أكا مثلا تركي شيء أكا وتركي شيء أكا حرهموي يعني لو أنا جناح بي لو أنا طوانك زور جورة بي لو أنا بلام نوج نكردن لا كفر بو يخوش يسكانم نوج لقرن ترين كردوي كاني إنسانه
داواکارم خوای پەروەردگار لەگەڵ نوێژگەرانە حەشرمان بکە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە خوای شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین ڕەحم بە مردووەکانمان بکەی یا رب العالمین یا ڕەبی خوایە هەندێک مسلمان داوای دوعای خێریان لێ کردوین احتیاجیەکیان هەیە ڕاز و نیازێک لە دڵیانایە خوایە خێری دین و دنیای تێبخەی بۆیان و ڕاز و نیازەکانیان بەنسیب بکەی احتیاجەکانیان بۆ جێبەجێ بکەی خەرزارەکانیان بۆ دەفع بکەی یا رب العالمین گیراوەکانیان بۆ دەرباز بکەی مناڵی صالحیان پێکەرم بکەی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی خێر و خۆشی ئەمساڵ بۆ ئێمە باراند خێر و خۆشی زاهیر لە ڕێگایە یا ڕەبی خوایە بەرەکەتی تێ بخەی یا ڕەبی خوایە گەنجە ئەم گەنجە جوانانەی کە بێ ئیشن خوایە ئیشی باشیان بەنسیب بکەی یا ڕەبی ئەوانەی بێ هاوسەرن هاوسەری باشیان بەنسیب بکەی آمین آمین. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. إيمان داراني خوشويست يكم فرزك لإسلام فرز كرا نجبو يكم فرز لإسلام فرز كرا نجبو لكيوشا فرز كرا حرشي فرز هي زيوية أخوي تعالى جبريلي أنا وأيوتا بيغمر صلى الله عليه وسلم روجو فرزة زكاة فرزة حج فرزة هموي تنها نيج نبي خوای تعالی وای نفرمو خوای تعالی فرمووی جبریل بچۆ شوێنی محەممەدا و بیهێنە بۆ لای خۆم لەوێ لە بینی خوا و لە بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها پەردە ئەمێنێ تەواو لەوێ خوای تعالی بە محەممەد ئەفەرمێ ئەی محەممەد نوێژەکانت لەسەر فەرز کرا ئەمە لەبەر چی لەبەر گرنگی ئەم فەرزە کە قەت مسلمانان نەیفەوتێنن بۆیە ئاخر وشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەفات ئەکا ئاخر وشەی أفرمي آمان إيمان داران الصلاة 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 نيوجكانتان أيتر بدم أو رسول الله صلى الله عليه وسلم يعني درشو لحديثة في غمر إخوة أفرمي صلى الله عليه وسلم أفرمي نيوجكانتان زور جرنجن هركسي أو نيوجانا پارێزگاری لێ بکە محافظەی لێ بکە ئەبێت نور بۆی لە قیامەتە ئەبێتە بەڵگە بۆی ئەبێتە هۆی ڕزگاربوونی خوا پەنامان بدە هەر کەسێکیش نوێژەکان نەپارێزێ واللهی لە قیامەتە نە نوری هەیە نە بەڵگەی هەیە نە ڕزگاریشی ئەبێ لە ڕۆژی قیامەتە خوا پەنامان بدە لەگەڵ فیرعەون و لەگەڵ هامان و لەگەڵ ئوبەی کوڕی خەلەفە ئەگەر دەسڵات خەڵەتاندی بێتی نوێژ نەکا لەگەڵ فیرعەون و هامانایە و ئەگەر وەزارەتەکەی ئەگەر دەسڵاتەکەی ئەگەر وەزیرێتیەکەی ئەوە ئەکەوێت لەگەڵ ئەوانە ئەگەر پارە و پولەکەی خەڵەتان دەبێتی ئەوە لەگەڵ قارونایە خوا پەنامان بدە ئەگەر ڕئیس عەشرەتی و ئەو شتانەش وای پێکرد بێ نەبێ نوێژ نەکا ئەوە ئیتر لەگەڵ ئوبەی کوڕی خەلەفایە خوا پەنامان بدە یا رب العالمین بە کوردی و بە کورتی و ئاخر وشەی من شەوی تاریک پێ ئەوترێت چی لەناو کوردی خۆمانە پێ ئەوترێت تاریکە سەلات ئەو شەوەی کە گڵۆپێک نییە چرایەک نییە شخاتەیەک نییە چاو نابینێ کوردوەتەنی پێ ئەوترێت تاریک و سەلات ئەزانی یعنی چی تاریک و سەلات یعنی نوێژ نەکردن تاریکە سەلات یعنی نوێژ نەکردن یعنی ئەو کەسەی نوێژ نەکا وەکو ئەو شەوایە کە تروسکایەکی تیان نەماوە نەتان بیستووە لە پێشینانتانەوە وتوێتی ئەگەر لە کۆڵانێکەوە ڕەت بووی خوای تەعالی بمان پارێزێ ئەگەر لە کۆڵانێکەوە ڕەت بووی نوێژنەکەرێک لەو لاوە هات لەم لاوە سەگێکی گڵاو هات کە لەناو وەکو چۆن بڵێ لەناو ئاوا بوو بێت و خۆی ئەتەکێنێ یعنی گڵاوی پێوە ئەڵێ بەلای سەگەکەیە با گڵاوت بکا بەس مەوە بەلای نوێژنەکەرەکەیە چونکە ئەوە دینت لەناو ئەبە ئەمە کۆتایی بابەتەکەی منە و ئاگاتان لێبێ ڕەحمەتی خواتان لێبێ نوێژەکانتان ئەمانەتی خوایە بەسەرتانەوە